بۆ جاری سێم و لە ماوەی کەمتر لە هەفتەیەکدا خۆپیشاندانی چین و توێژە جیاوازەکانی قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری بەڕێوەچوو. خۆپیشاندەران داوای لابردنی یەکجاری پاشەکەوتی موچە و گەڕانەوەی شکۆ بۆ فەرمانبەران و مامۆسایانیان دەکرد. یەکێک لە سەرپەرشتیارانی خۆپیشاندانەکانیش ئاماژەی بەوە کرد لە ڕۆژانی داهاتووشدا بە شێوەی جۆراوجۆر درێژە بە ناڕەزایەتیەکانیان دەدەن. کارین لە حکوومەت موچەکانمان بۆ ئەو پاشەکەوتن نەهێڵێ. ئەوە 4 ساڵە ئێمە وەکو کارمەندانی تەندروستی بەردەوامیمان داوە بە دەوامکردنی خۆمان بۆ لەبەر ئەوەی میلەتی هەژار پاکی نەکرد لە چارەسەرکردنی نەخۆشیەکان لە پای ئەوەی داوای لێبوردن بێتە سەر شاشەی تەلەڤیزۆنەکان و داوای لێبوردن لە کارمەندان بکەن بۆ دانمان بە خۆمان نەگرتووە 4 ساڵە بەداخەوە وشەی چەقۆ و شتیوا بەکارهێنێ. بەڵێ دیارە ئێمە ئەمڕۆکە بۆ جارێکی دیکە لە چەمچەماڵ خۆپیشاندانمان جارێکی دیکە دەست پێ کردەوە و ئەم جارە بە گوڕوتینێکی زیاتر و ئێمە نەوەکە حکوومەت و حیزب و کەسانێک بیانێ بەترس و جەور ئێمە ساردکردنەوە بەڵکو ئێمە گەرمتر بووین. ئەمڕۆ فەرمانبەرانی شارەوانی ئەمڕۆکە بەڕێوەبەراتی هاتوچۆ بایکۆتی کردبوو، تەندروستکاران بە تەواوەتی بایکۆتیان کرد، هەرچەند تەندروستکاران لەژێر فشارێکی زۆری تەندروستیا بوون و خەڵکێکی مەسئولی نامەسئولا بوون بۆی بایکۆت بشکێ، بەڵام بایکۆت بەردەوامە لەم شارە بەڵێنیەوەی شەدەین لە داهاتووە چالاکی ترمانە بێ لەم شارە و بێگومان بن لەوەی کە ئێمە بایکۆت ناشکێنی و چالاکی خۆپیشاندان بەردەوامە هەتاوەکو حکوومەت بەڵێنی درۆ بە ئێمە سوورترە بین. سەرەڕای ئەوەی لەلایەن حیزبی دەسەڵاتدارەوە فشار خرایە سەر موچەخۆران بۆ شکاندنی بایکۆت و ناڕەزایەتیەکان، بەڵام هەوڵەکانیان نەکەر بێ ئاکام بوون، بەڵکو وای لە فەرمانبەرانی ژمارەیەک فەرمانگەی دیکەی هاوشێوەی، فەرمانبەرانی شارەوانی و بەشی ناوشار لە بەڕێوەبەرێتی هاتوچۆ و مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی چەرموو کرد کە بێنە ناو ڕیزی خۆپیشاندەرانەوە و بازدەی ناڕەزایەتیەکان فراوانتر بکەن. ئێمە وەکو بەشێک لە مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی چەرموو ئەمڕۆ بۆیە لەبەردەم پرزگەی سەرەکی زانکۆی چەرموو ئەم گردبوونەوەیمان ڕێکخستۆ بۆ ئەوی کە دووپاتی بکەینەوە کە ئێمە سوورین لەسەر داواکارەکانی خۆمان و بایکۆت لە زانکۆی چەرموو نەشکاوە. هیچ ئەوە خۆتان لێرن وەکو ڕاگەیاندنەکان ئاگادارن هیچ خوێندکارێک لێرە وجودی نییە. وەکو هاتووی ناو شاری چەمچەماڵ بایکۆتی داوامان ڕاگەیاندووە لە بەرەبەیانی مرۆوە تاو کاتێکەوە بڕیاری لابردنی پاشەکەوتی موچە ئادرێت ئێمە بەردەوامە بینەوە لەگەڵ هاوپیشەکانمان لە سلێمانیکەوە بایکۆتیان ڕاگەیاندووە و ئیسا لە حاڵی حەزەکە ئێمەتیان هەر کارمەندێک کە ڕایدێکە تۆ بەنای ڕایدەوراز دەست بەسەرە و داوای دەست بە جیازاکردنی دەکەین. بەڵێ دەنگمان لە پاڵی سەرجەم کارمەندانی حکوومەتە کەوا پاشەکەوت گردیانێتەوە دەما لەگەڵان نابینە تاو کاتێکەوە پاشەکەوت لابرێت. ماوەی 12 ڕۆژە پزیشکان و کارمەندانی تەندروستی لە سنووری قەزای چەمچەماڵ بە کارمەندانی بەشە هەستیارەکانی وەک فریاکەوتن و منداڵبوونەوە بایکۆتی دەوامیان ڕاگەیاندووە. ناوەندەکانی خوێندنیش لە سنوورەکەدا لە دوای تاقیکردنەوەکانی وەرزی یەکەمەوە داوامیێکی ئەوتۆیان تێدا نەکراوە و لە ئێستاشدا و لە ئەگەری وەڵام نەدانەوەی داواکاری موچەخۆران مەترسی جددی لەسەر فەوتانی خوێندنی ئەمساڵ دەکرێت. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.